و هەندەکەن بە ئەم قاست خزمەتش زۆر گەورەی پارتیوێشێتی دەکەن بە بەلاش دژی خۆیان بەکاری دێنی وەکو چەکەک لە زیاتی لۆ دژمن تەقینی لە خۆت دەتەقێنی خۆت دەکوژی پێ چۆن هەندێک دەنگ نەکەندێ دەنگ دەیان دەنگ و ڕنگ و هەتا حزبیش کاکە دێ قوربانی دەدا خەبات دەکە تێدەکۆشی کاکەم لە ماڵدا دەنیشی سەر بەدەسەڵاتە سەر بەوەیە بە کەیف خۆی مۆری خیانەت و تاوان و ناپاچی لێخێ خەڵک دەدا سەر بەو بەرپرسێسر ئەوە خراپە ینی لە کاتێکدا لە کوردستان و ئەوروپا بە هەزاران کەس تا ئێستا کۆڵی نەدایە خەبات دەگات تێدەکۆشی بۆ بێتاقەتیان دەکەن یعنی قەس لە من نییە ها قەس لە گشتیجیە و خزمەتێک پارتی وچتی دەکەن کە ئەو ڕەشبینە بڵاو دەکەنەوە دوو دەستگای زانیاری و پاراستن بە قووەت و کورە بڕوا بکە کەسیان لەگەدا نەمایە ئەوی لە ناویشە حماسی نێلۆ ئیشکردن موچە غۆرە بڕوای نەمایە کۆشتاون دەبینی قاپەیەک لە شرۆشک سەدقاتی وی کە دوو برای شەهیدە کە ئەو هەموو قوربان لەو حزبەیدا سەنجی نییە کەس لەگەڵ یان نەمایە خەڵک هوشیار بووە دەبینی لە سۆسیال میدیا چۆن دەمامشیان هەڵدەدرێتەوە بۆیە ئەوە مەکە ئەمە لێرە برادێک 8 تەمموز دەیگو قادر ڕۆژانە 300 راپۆرتمانەوە داهات ئێستا ڕۆژێ دەقل نایە بەس بۆ ئێمە بەلێ شاو دێ دەبێت زۆر لە بێژین دەبزانین چیان بەکەڵک دەیان بەکەڵک نایە پارەش نادەینە خەڵک لە هەموو ئەوانە گرنگتر کاکە ئاهەنگ دەکەن کەس لە بۆیان ناچی خەڵکیان لێدەمری کەس لە بۆیان ناچی دەنگدانە 165 بەسەر ناچی ئەو 135 بەشراتە دژەکانیان بەشیوە زۆرم لێیە هەندێکی لە ترسانە دەچیتن هەندێکی هەڵپەرستە کەسیان لەگەدا نەمایە ئەی هاوار ئەو هەموو ڕکلامە چییە وا پیشانیان دەدەن دەسەڵات کوورە نابینی هەڵسەنگاندنیان سەقەتە تێم دەگەی زانیاریان غەڵەتە ئیشی وا قۆڕ دەکەن وەڵڵا ئەوانە لەسەر ئەواملی خارجی دەژین خۆ لە کەسیان لەگەدا نەمایە ماڵ هەیە تفنالەتیان لێنەکە ئێکاچ خۆم دەبینی ئەو مەسئولانە باشترین ڕفراندۆم ناو سۆسیال میدیایە کەم کەسەیە نێتن ئەلەگە پیرێژوو بزانە خەڵک لە ناو دەستە ناو واڵەکانی مەسئولە هەرە زەبەروتەکان کرامەتیان دەشێنن نەک یەک بە هەزاران یەکێک دیفاع لەو دەسەڵاتەی دەکە دەبتەقەشمەر ئەوانە هەموو خاڵی پۆزەتیفە دوایین شت یەک نمونەتان لێرە لە بۆ بینمەوە سیپان ئامەدی لەو ڕۆژانە ژیرا بڕوا بکەن یەکێک لێوێن دەربوو ئەوی لە بۆ من ژێڕاوە وتی تف ئەموو شتشی لەگە کرا قسەی پێگۆترە و نازانم چوو بردبیان وتی لە پڕە گوتیان کوورە خەبەرەکەی کەتە ناو سۆسیال میدیا خڕنەوە هەڵێن تۆ هێزێکی وات هەیە بە قوربان بە لێشاوی بە دەیان و سەدان هەزار کەست لە پشتە ئەوانە هێزی ترسنۆکن دەزان دز دەوڵەمەند ناپاک ئیرادەیان نییە تۆ دەبێت بە خاوەن ئیرادە و ورەوە بچێ مەیدان و خەبات هەر لەبەر هەندێک دوو پێشمەرگە دەهاتە شار مەسەلەن دوو پێشمەرگە دەچەقی هەزار جاش استخبارات دەرەقەتی نەدەهاتن لەگەری لە هەمان شت تۆ خاوەن ئیرادە بە کاکە بڕوا بکە ڕۆحیان لە وشەی چالاکوان لە ئەوروپات چوە ڕۆحیان لە ناڕەزایەتی خۆپیشاندان 5 کەس برن لەو هەولێرە خۆپیشاندانەکە هەموو ئاسایش و پاراستن و ماڵی بارزانی دەشلەقێن ئیرادەتان بەخۆ هەبی هێزەکی گەورەن ڕەشبینی بڵاو مەکەنەوە مرۆڤ کە بێوێ ئیش بکە دەبێت ئیرادە و ورە و هیوای هەبیت